سڵاوی خوای گەورە لە هەموو لایەک بێ. لەم ڤیدیۆدا باس لەوە دەکەین چۆنیەتی دروستکردنی بۆت لە دیسکۆردە. لەگەڵمان بن. ئەمان نووسی لە گۆگڵ. لێرە داوای ڕەمز و پاسوەرد دەکە، بەڵام من کردومەتەوە داخلم کردووە. ئەم سێ خەتە لێدەی، ئەمە بەشەیان داگری. لێرە تۆ ئەگەر یەکەمی زارت بێ داخڵی بۆت بی، ئەوانەی لێ نییە، من هەمە بۆتم هەیە، ئەمە لێدەین ئەڵێ نەی بۆتەکە، ناوی بۆتەکە نمونە ئەمە دروستی کرد. لێرە لۆگۆیەکی بۆ دانین یان ناوێت خۆت باشترە زانین چ لۆگۆیەکی بۆ دانەکەت بتەوێت لۆگۆ دانەی ئەمە لێدەیت و ئەستنە و گەلەریەکەت و لێرە ئەیکەی بە بۆت ئەمەیان داگری. ئەمەش تۆکنی بۆتەکە و بۆ لۆگۆی ئەوە بۆ لینکی بۆتەکەش ئەمە داگریت و لێرە بەشی بۆت داگری. لێرەش با بڵێن هەچ ڕۆڵێکە تۆ پێت خۆشە ئەدمیستراتۆری تاوە ئەو ڕۆڵ ئەدمیستراتۆری و کۆدی هەشتا پێتەڵێ کۆدی هەشتا یەک کۆپی ئەوە ئەکەیت و هنا سێ دیسکۆرد ئەوە تۆکنەکەیەتی، ئەمەشیان لینکی بۆتەکەیە. سێریکەن ئەوە لینکی بۆتەکەی سلۆگۆیەکم بۆ دانەناوە. هەر سێڤەکەتەوە پێت خۆشە نمونە داخڵی و سێڤەرێکم ڕۆڵێت. ئەگەر تۆ پێت خۆشە ئەدمیستراتۆری پێوە بێ ئەمە لێدەیت و ئەگەر پێش ناخۆشە ئەوە لێکەیت و داخلی سێڤەرەکەی یەکەیت و ساعکە لێدەیت و ئەوە ساع بوو داخلی کرا. ئەوە تا بۆ تێست ئەوە جۆینی کرد. ئیشەڵڵا تاکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ، ئیشەڵڵا پێتان هەڵە چۆنیەتی ئۆنلاینکردنی بۆتەکەش چۆنە بێ و چۆنەکرێ و لەگەڵمان بن. سوسکرایبی ئەم یوتیوبان بۆ بکەن و بۆتێکی موزیکیشم هەیە سەپۆرتی بۆتەکەم بکەن. چاوی یەکە بێکەتان ماسەکەم و لینکی سێڤەری خۆم و داڕپلان لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆدانم لەگەڵ لینکی بۆتەکە و ئەو سایتێک کە دیسکۆرد پۆرتاڵە ئەویش لە دانێم و لەگەڵمان.